مامۆستا گیان سلام علیکم. سلام ورحمة چۆنی جەنابی مامۆستا؟ من علی حسێنم پەیامنێری سپێدە. كاك علي باشي چۆنی مامۆستا؟ علي قش نيرش خوا لێ ڕازی بێ مامۆستا. خوای گەورە بەتان پارێزێ. سەربەرز بن مامۆستا وەڵایی ئەگەر دوو قسەمان بۆ بکەی پەیامی ئێوە بۆ هەرسێ ڕێکخراو چییە بۆم کارەی پێویستاون ئێستا ئێمە لە باکووری کوردستانین لە خزمەتا بین. بسم الله الرحمن الرحيم بريزان او ستافا بريزة خوشويسيكا لوي فداكارانا خدمتي اهل وخزمي خمان براو كشوها ونتوها وإيمان لو دبرا لا باكور لا روجاوا وحفظتان كاسر كتوبا بران لا رابطة بران لا هانا لا بختوري لا ستافي إعلامي سفيدا موفق شانازيت ما تان بيوا كين وزرد الخوشين بو همتا بو إرادة بريزاكا خوتان جانا كانوا لو خلق لي خوماوا ولي خوتان معرضة كان بو ناراحتي تاوكو بتو عن خدمتي زياتريان بيبكان دستان خوش بيو محفوظ وبدول لبلا مصيبت من وإن شاء الله ابن معي سربرزي ومولا يكمن دستان خوش بيو زور ممنوني. جەزاکە لە مامۆستا پەیامی جەنابتان بۆ خەڵکی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان چییە؟ خەڵک لێرە لە بارودۆخێکی زۆر خراپاژین مامۆستا. بێگومان ئەوان هەر ئەوە بڵێن خوای گەورە سەبریان باتێ و تەحملی وەزعەکە بکەن و ئەو فتنە و مصیبەتە گەورەیە تەخفیف بێ لەسەریان و ئاخری مصیبەتیان بێ و ئینشاءڵڵا ئەبێتە ئەرج و پاداش بۆ قیامەت و لە دونیاشا سەربەرزیە بەڵام لە ڕاستی ئەوان ئەرکەکە لەسەر غەیری ئەوانە لەسەر هەموو هاوڵاتیانە لەم وڵاتانە و هەموو مسلمان و هەموو ئینسان پەروەرێکە کە بەدەم ئەو خەڵکەوە بێ بەدەم ئەو لێقەوماویەوە بێ دڵی ئەوانە خۆشکاکەماون ئەوەی کە ڕۆشتۆ ئینشاءڵڵا جێگای شەهیدە دەرەجەی شەهیدە و جێگای بەهەشتە ئینشاءڵڵا بەڵام ئەوەی کەماوە بێگومان ئەرکی هەموو لایەکمانەوە ئەو وڵاتە تووشی لێقەوماویێکی گەورە بووە و میلەتی ئێمە و خزمانی ئێمە تووشی لێقەوماویێکی گەورە بووە بۆیە ئەوەی ئیکان ئیشێکی گەورە و پیرۆزە و نوێنەرایەتێکی مقدسی برایەتیە کوردایەتیە ئیسلامەتیە هەموو معنا جوانەکانی تایە دەستان خۆش بێت. جەزاکە لە مامۆستا جنابی مدار زۆر سوپاسی جەنابتانەکەین ئێمە بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان هاتوین و قوتابخانەی گەورە و جوانی یەکگرتووی ئیسلامی کوردستانین دڵسۆزانە و لێبڕاوانە کە لە جەنابتان و لە قیادەی بەڕێزی یەکگرتووەوە ئیلهاممان وەرگرتووە خزمەتکارێکی دڵسۆز و بێمنەتی خەڵکی لێقەوما بین لە هەر شوێنێ بێ لە هەموو ڕەهەندە ئیسلامی و ئینسان نیشتمانێکە. من سوپاسی جەنابتانەکەم حەزەکەم ئەگەر ئیجازە بفەرمون تیمەکەشم یەک هەر سڵاوێکیان هەیە بۆ جەنابەت سەیدا ئیحسان نوێنەری ڕابیتە لەگەڵتە جەنابدە هەر مامۆستا سوپاسیا جەنابێتەتیان بۆ اتصال و پەیوەندیە جەنابێتەت مەکردی ئەبە نیشانە هەندێک خەمخۆریە جەنابێتە بۆ وی ملەتی و بۆ هەواڵە ئەم زۆر مەمنونی جەنابێتەینە سێدۆ. مامۆستا گیان کاک عەلیمان لەگەڵایە لە بەختەوەریەوە. سلام علیکم مامۆستا گیان باشین ئینشاءڵڵا. سلام ورحمة الله كاك علي باشي دەست ماچەکەم سپاس مەمنون مامۆستا گیان. قوربانتم مامۆستا گیان زۆر سپاس سەلامەت بی یا ڕەبی تەلەفۆنەکەت یعنی گەرموگری زیاترمان پێدەدا سپاست دەکەین وا دەکات سەرکەوتوون خوا حفظتان کە خوای گەورە هەمیشە و دەستان درێژ بێ لە خێرە. زۆر سپاس مەمنون خوای گەورە میشە سەلامەت کە یا ڕەبی مامۆستا گیان زۆر سپاس مەمنون لە تەلەفۆنەکەت. مامۆستا گیان سەیدە ئەنوەر بادی برای سەیدە عومەر بادی لەگەڵتە. زۆر سپاس مامۆستا بۆ تەلەفۆنە تا ڕاستی ئەبێ تەلەفۆنێ وەکیت بێژن مورەمەمە بەرزتر لێ کرد و ئەم ئینشاءڵڵا وەکیت بێژن جهێ ئەو وتمانێ ئەو خەلکەینە ئەبێ ئەف ئەمانەتە تەسلیمێمە کردی. مامۆستا گیان کاک ئەحمەد کوڕی سەید مۆفەقی ڕەحمەتی لەگەڵتە ئەویش کات بە نوێنەرەتی بەختەوەری هاتووە. ماشاءالله باشی مامۆستا گیان ئەحواڵت کاک ئەحمەد باشی چاوەکەم باشی خۆش و سوپاس دەکەم دەستت ماچ دەکەم مامۆستا ئینشاءالله وای لە خێرا ئینشاءالله وای لە خێرا
کارێکی گەوراکەی و باوکی ڕەحمەتی ئێستا ڕۆحی شادە بە ئەو هێمەت و خۆش سوپاس دەکەم دەست ماز دەکەم باشانەی تۆ مەمنونین مامۆستاجان دەست ماز دەکەم مامۆستاجان سەیدا هەجەر وێنەگرەکەمانە بەڕاستی ئەم لە هەمومان دڵسۆزترە چونکە لە پشتی کامیرەوەیە جوندی مەزورە سيدا باشي صحتاته أهلا كاكازا موفقي ممنون بطولات وآزايتي وبالوانتي هر أول شيء أو الكليب إن شاء الله موفقة بي إن شاء الله محفوظة بلا مو بلايك خواهي قورا دل خوش كادلي أو خلقا فقيرة خوشة كميوة ممنون سيدا الرسالة ماجي هر وصا هر جهة كي تشتاك هبيتن أم لوري بين چه خطورات سر بی سر نبیدن خلق بید ویما بیدن هر مروفک بید ویما بید مروفاتی بید چه قومیت بید ام لویر آمدین و کانال اسپیده الحمدلله رو مالا خود کن سپاس بو تلفونات تا معنویات ما برس کردن گله ممنون بود تا خودش راضی بید بارك الله خوتان بالان ما شاء الله ممنون سیدا خودش راضی بید ساق بی ان شاء الله جناب یەمینداری گشتی زۆر سوپاستانەکەین خوای گەورە بتان پارێزێ دوعای خێرمان پێویستە ئێمە لەوێوە داواکەین کە لەگەڵتان هاو دوعابین بۆ ئەو خێرخوازانەی کە لە کوردستانەوە لە باشوورەوە کۆمەشی ئەو خەڵکیان کردووە و ئێوەیان کردوتە ئەمیندار و شەریکی ئەو خێرەوە ئێوان نادوتە ئەوێ و کوونێنەرایەتی یاڕەبی ئەو خێرخوازانە هەمویان سەدقات مضاعف خوا پاداشیان باتەوە و ئێوەش سەلامەت و محفوظ بن بە سەلامەتیش بگەڕێنەوە ناو کەسوکارتان و ئەو خێر و ئەو همەتە گەورەی کە بەخەرجیەدەن لەوێ لەگەڵ ئەو خەڵکە معاناتی ئەو خەڵکە بەشدارە بن خزمەتیانەکەن دەستان خۆش بێ و هەمیشە سەرکەوتون زۆر سپاس مامۆستاجان خوای گەورە بتان پارێزێ محفوظی سلام خوا ئاگادار مامۆستا